بەرگری ئەمریکا گەیشتە هەولێر لەلایەن چەند کەسایەتێکی هەروەها چەند کەسایەتێکی دیارەوە و چەند بەرپرسێکی باڵای حکومیەوە پێشوازیان لێکرا دوای زانیاریەکان چیە سەبارەت بە هاتنی ئاشتۆن کارتەر. بەڵێ سڵاوتان لێبێ وەکو بینیتان لەلایەن وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا وەفدێکی یاوەری شاندێکی یاوەری لێرە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر پێشوازی کران و ئێستا لە میوانخانەی فڕۆکەخانەی هەولێر لێرە پشوێک دەدەن وا بڕیارە دوای پشودانەکە وەزیری بەرگری ئەمریکا سەردانی یەکێک لە ئەو شوێنانە بکەکەوە وەفدی ئەمریکی یاخود ئەو ڕاهێنەرە ئەمریکی و ئەو پسپۆڕ و شارەزانەی کە ماوەی ساڵێکە لێرە بوونیان هەیە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە و لەگەڵ ژووری ئۆپراسیۆنیەکانی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ کە چەندین ڕاوێژکاری ئەمریکی لەو ژوورەدا بەشدارن کۆب بێتەوە و کۆبوونەوەیەکی فراوان بکە و لەو کۆبوونەیە باز بکرێت لە ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان و شەڕی دژی داعش وەکو خۆتان نەزانن هاوکات لەگەڵ هاتنی وەفدی باڵای وەزارەتی بەرگری ئەمریکا لە دوێنێ ئێوارەوە شەڕێکی قورس لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ داعش بە تایبەتیش لە ناوچەکانی باشیک و غازر و ناوەران و چەند ناوچەیەکی تر بوونی هەیە و تا ئێستاش گرژیەکان یاخود ڕوبەڕووبوونەوەکان ناوە لەو ناوچانە بەردەوا من بۆیە پێ ئەچێ گفتوگۆی جددی لەسەر ڕەوشی ئەو ناوچانە و لەسەر نوێترین ئەو پێشهاتانە بێکە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە ناوچە سنووریەکان یاخود لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لەگەڵ داعشدا ڕوویان داوە و باسکردن بێ لەسەر پرسی کۆنتڕۆلکردنەوەی شاری مووسڵ چونکە وەکو پێشتر باسمان کرد ئاشتۆن کارتەر پێشتر سەردانی بەغدای کردبوو لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقش هەر باسی لەوە کردبوو باسی لە کۆنتڕۆلکردنەوەی ئەو ناوچانە کردبوو کە ئێستا لەژێر دەسەڵاتی داعشدان بە تایبەتیش شاری مووسڵ کە چەندین مانگە ئامادەکاری کراوە بۆ ئەوەی ئەو ناوچانێک کە دەکەونە پارێزگای مووسڵەوە لەلایەن هێزی پێشمەرگە بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی عێراقی کۆنتڕۆل بکرێنەوە و دوای کۆبوونەوەی لەگەڵ وەفدی باڵای وەزارەتی بەرگری کە وەفدی باڵای سەربازی ئەمریکا لە هەرێمی کوردستان دوایی لەگەڵ بارزانی لە نووسنگەی تایبەتی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە لە شاری هەولێر بڕیارە کۆبوونەوەیەکی تری فراوان لەگەڵ بارزانی و شاندێکی باڵای وەزارەتی پێشمەرگە و ئاسایش لێرانە لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. بەڵێ کاوە هەڵ دەدەین بۆ نوێترین زانیاریەکان بگەڕێنەوە بۆلات. سپاس بۆ کاوە عەبدولقادر بەرپرسی نووسنگی NRT لە هەولێر لەگەڵمان بووی.